مامەداخەوە خۆی تا ئێستا ئەنجامی کەوتۆمان دەست نەکەوت هەرچەند لە هەرێمی کوردستانەوە دەستگامان هەبووە دەستگای ژینگەمان هەبووەوە ئەو لایەنانەمان هەبووە کە بە شوێن ژینگەوەن ئەوە ڕاستەوخۆ لەلایەن هەرێمی کوردستان و مداخەلە بکرایەکە لەسەر ئەوەی کە بەڕسمی بەهاتنایە لێرە ئەو هەوای هەڵەبجان فحسب کردا دیارە هۆکارەکەشی من بەوە گەڕێم و کە دوای ئەو تاوانە ئێمە چەندین ژێر زەمینمان هەیە کە تا ئێستا تەسیراتی کیمیاوی هەیەەوە ئەو نەخۆشی و ئەو تەسیراتە ژینگەیی کە لەسەر ئەو هەوا و کشت و کاڵ هەیە دیارە هۆکارە بۆی کە ناوچەکە توێژنەوە کراوەکە کە نەخۆشیەکان زۆرن جۆری نەخۆشەکان جۆرە و جۆرن و ئەمەش هۆکارێکن بۆی هەمووی ئەمانێک کە تا ئێستا تەسیراتی ژینگەی دیارە لەسەر سنوورەکەیە. بێگومان ئەوان بەپێی ئەو راپۆرتانە لە ئاژانسەکانە باسییان کردووە ئێمە لە ڕوانگەی لێدوانەکانی ئەوانەوە کە قساگەین کاتێکە هاتوون فەحسیان کردووە و ژێرزەمینانە ئەوان ڕانگەانوە کە تەسیراتیان لەسەرە و داوامان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەم مۆزوعەیەک لا بکاتەوە دەستگایەکی تایبەت بێنێ بۆی کە خاک و ئاوی هەڵەبجە فەحس بکاتەوە و ئیعلام کرێ کە هیچ مەترسێکی لەسەر نییە. پێشەوەی کە بینە پارێزگا بەڵێ چەند کۆمپانیای هاتوونەتە ئێرە یا چەند ڕێکخراوێکی جیهانی و بە هاوبەشی ناوەندە باڵاکانی وەکو وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ زانکۆکان هاتوون پشکنینیان کردووە بەڵام لە ڕاستیە هیچ ئەنجامێکیان بە ئیدارەی ئەو شوێنە نەگەیاندووە. لە ساڵی 2015 یەکێک لەو ڕێکخراوە جیهانیانە بە ناوی گلۆبڵ ڕیلیف لەگەڵ زانکۆیەکی ئەفریقای باشوور کە بە ناوی زولولاند سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد. لەو سەردانیانە بڕیاریەوەیان ناکە کۆمەڵێک نمونە وەربگرن لە خاک لەگەڵ ئاوی هەڵەبجە بۆ ئەوەی کە ئەنجامەکانیان دوایتر ڕادەستکەنەوە. ئەوە بوو ئەنجامەکان ڕادەست نەکرایەوە لە سەرەتا تاوەکو کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێز کلارسخان نوێنەری یەکێتی ئەوروپا لە پارێزگای هەڵەبجە کرد. ئەوە بوو دوای هەفتەیەک ئەنجامەکەی بە ئیمێڵ گەیاندەوە ئێمە و دواتر ڕێکخراوەکەیش ئیشکالی ڤیزە و ئیشکالی سەردانیان هەبوو بۆیە نەهاتبوونەوە پەیوەندیان بە ئێمەوە کرد. ئێمەش مەوعیدمان بۆ ڕێخستن سەرجەم ئەنجامەکان ئەوەی کە هەیە بە هارد کۆپی بە وەرەقە بەحسەکەیان لەگەڵ هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی ئەنجامدا بوو گەیاندیانەوە پارێزگای هەڵەبجە. ئەوە بوو لە ڕۆژی 16/3/2018 لە پانێڵێکە لە زانکۆی هەڵەبجە عەرزی ئەنجامەکان کرا و خۆشبەختانە ئەو نموزەجانەی کال چ لە ئاو چ لە خاک وەرگیرا بوو سەرجەمیان پاک دەچوو بوون و داوایان کردبوو کە ڕێکخراوەکانی کە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بتوان هەڵسن بە وەرگرتنی نموزەجی زیاتر لەم نموزەجانی ئەوان وەریان گرتووە بۆی دڵنیایی زیاتر بدرێ بە هاوڵاتیان. ماوە ڕێکخراوانە کە دێن بە ڕێگەیەکی ئەگەر یاسایی بێنە هەرێمی کوردستان و ئەنجامەکانیش ئەو ماوەی کە بۆیان کە دیاریەکەن بەو ماوە بیگەڕێنەوە بۆ ئێمە بە دڵنیاییەوە ئێمە ئاڕێگەیان پێین و سوپاسیشیانەکەین کە هاوکارمان بن لە پشتگیرینەکان. من لە ڕاستیە نازانم کوێیە و ژێرزەمینەکان لەوانەیە کاریگەریان هەبێت کە بەڵێ کاریگەریەکان بە تایبەتی لە ئەو شوێنانەی کە وەکو ژێرزەمین و وەکو ژێرزەوی کە کیمیایەکە کاریگەری هەبووە لەسەری و ئێستا هەوا گۆڕکێتیانە
وە کاریگەری ژینگەی کراوی لەسەر نییە لەوانەیە کاریگەریەکانی مابێت. ئەو شوێنانە نەخێری ئەمەیان ئاگدار نەکردووە تا ئێستا کە کوێ ئەوانەی کە کاریگەریەکانی ماوە ئەگەر ئێمە ئاگدارکەن و هەر ڕێکخراوێک لە کاتی سەردانە ئێمە توانین ئاگاداریکەین یاخود ژینگەی سلێمانی لە هەندێک ئامێری هەیە ئەتوانین داوایان لێ بکەین کە بێن بە ئامێرەکانی خۆیان تێستی ئەو شوێنانە بکرێن.